بیرکاری پۆلی حەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 8. هەرچەندە ئەمن لاپەڕە 79 شیکار نەکردیە، بەڵام وەکو دەبینین لاپەڕە 79 زیاتر بەخۆی شیکار کرایە دەربارەی نمونەیە و نمونەکانیش زۆر بە وابزانم بەڕوونی دیارن و خوێندکار دەتوانی کەڵک ببینی لە شیکارەکان. لەبەر هەندێ یەکسەر دەچمە لای لاپەڕە 8. لاپەڕە 8 لێرەش هەموو پرسیارەکان چونکە وەکو دەبینن پرسیارەکی زۆرە، یەکجار زۆرە، 38 دانەیە، هەمووشیان پێک دەچن ئەوەی ڕاستی بین. تەنیا 3-4 دانەی بزانین کەواتە هەمووی دەتوانین لەو جۆرەی شیکار بکەین. ئەمن دەست پێ دەکەم با ڕاهێنانی ئاراستەکرا و هەر هاوکێشەیەک شیکار بکە و وەڵامەکەش ساغ بکەوە. بۆ وێنە پرسیاری ژمارە 1 لێرە ئەو هاوکێشەم هەیە لە لای ڕاست پیتی د کەم 77 یەکسانە بە 99. پیتی د کەم 77 یەکسانە بە 99. وەکو دەبینین لە لای ڕاست پیتی د بە تەنیا نییە، بەڵکو کەم 77 لە تەنیشتە. لێرە دەبی پیتی د بە تەنیا بمینێتەوە لە لای ڕاست و چونکە ئەمن کەم 77 هەیە دژە کردارەکەی ئەنجام دەدەم واتە کۆ 77 دەنووسم. ئەگەر لێرە دامنا ناچارم لە لایەکەی دیش کۆ 77 دانێم. باشترە ڕەنگە 77ها کۆ. ئێستا لە لای ڕاست کەم 77 و کۆ 77 دەبنە 0 کەواتە پیتەکە بە تەنیا دەمینێتەوە پیتی د. لە لای چەپ 97 کۆ دەکەمەوە 97 16 97 دیسان 16 یەکیش 17 کەواتە پیتی د یەکسانە بە 176. ئەگەر بمەوێ ساغکەمەوە چ دەکەم؟ ئەگەر بمەوێ ساغکەمەوە کەواتە دیسان لێرە ئەمن ئێستەزانیم پیتی د کردیە 176 دەچم لە جیاتی پیتی د دەنووسم 176. باشم نەنووسی 176 کەم 77 هەر بەخۆی هەیە یەکسانە بە هەر بەخۆی هەیە 99 لەلایەکەی دی هەر بەخۆی هەیە. لە خۆم دەپرسم ئایا لای چەپ لای ڕاست دەکاتە لای چەپ؟ کە 176 لە 77 دەردەکەم دەبی ئەنجامەکەی لێرە بنووسم، نەک لە تەنیشتی نەک لێرە بنووسم. کەواتە 6 کەم 7 نابی، ئەو هەفتە ئێرە خورد دەکرێتەوە، شەشەکە دەبیتە 16 16 کەم 7 یەکسانە بە 9. ئەو هەفتەی ئێرە بوو بە 6 دیسان 16 کەم 7 یەکسانە بە 9. ئەوجە ئێستا سەیری لای چەپ دەکەم، ئەویش 99ە کەواتە شیکارەکە ڕاستە چونکە لای ڕاست یەکسانە بەلای چەپ. کەواتە ساغکردنەوەش بەڕاستی ئەوەندە پێویست ناکە لەو هاوکێشە ئاسانانە ئەم بچم ساغ بکەمەوە، تەنیا یەکجار ساغ دەکەمەوە ئیدی خوێندکار دەزانی لە جیاتی پیتەکەی ئەو ژمارەی کە بە دەستی هاتیە بەکاردەینی بزانی لای چەپ و لای ڕاست وەکو یەکە یان نا. بچمە لای پرسیارەکەی دیکە. پرسیاری ژمارە 2 102 لە لای ڕاست لە لای چەپ ن کەم 66 102 ن کەم 66. ئێستا ئەمن هەمیشە تەماشای ئەو لای دەکەم کە نەزانراوەکە لەوەیە کامەلا لای چەپ، واتە لای ڕاست هەروەکو خۆی کووە دەینووسمەوە بەبێ ئەوەی خۆم ماندی کەم، دەنووسم 102 یەکسانە بە لێرە
سەیری پیتی ن دەکەم لە تەنیشتی کەم 66 هەتا پیتی ن بە تەنیا بمینێتەوە ناچارم ئەو کەم 66 لا بم، چونکە کەم 66 دژە کردار ئەمن کۆ 66 دادەنێم، کەواتە پیتی ن کەم 66 لە تەنیشتی کۆ 66 لەو لایەش دەبی هەردانێم کۆ 66. ئەوجا ئێستا لە لای ڕاست 2 کۆ 6 8 0 کۆ 6 6 یەکەکەش دێتە خوارێ، لە لای چەپ کەم 66 و کۆ 66 دەبن بە 0 تەنیا پیتی ن دەمینێتەوە، کاتە پیتی ن یەکسانە بە 168. ئەگەر بمەوێ ساغکەمەوە دەچمە سەرەوە لە جیاتی ئەو پیتەی دەنووسم کەم 168 ئایا کە کەم 168 66 لێ بڕوا دەکاتە 102 یان نا؟ بێگومان دەکاتە 102، بەڵام دەتوانم ڕوونی کەمەوە. پرسیارەکەی پاشی ئەو پیتی س کەم 22 یەکسانە بە 66 دژە کردارەکەی دەنووسم لە لای ڕاست کۆ 22 لە لای چەپیش دیسان کۆ 22 لە هەردوو لای کۆی دەکەمەوە. ئێستا لای ڕاست تەنیا س ماوە، لای چەپیش دەبیتە 88، کەواتە پیتی س یەکسانە بە 88 یان شیکاری هاوکێشەکە یەکسانە بە 88 یان نەزانرا و یەکسانە بە 88. زۆریش ڕاستە، چونکە ئەمن ئەگەر 88 بینم 22 لێ دەرکەم 100% یەکسانە بە 66، کەواتە زۆر ڕاستە. پرسیارەکەی پاشی ئەو ه کۆ 83 یەکسانە بە 92 تەمەشای لای ڕاست دەکەم، دەمەوێت پیتی بە تەنیا بمینێتەوە چونکە کۆ 83 هەیە کەم 83 دەکەم لە هەردوو لای کەم 83. لای ڕاست 83 کۆ 83 کەم 83 0 تەنیا پیتەکەم مایەوە، لای چەپیش 92 دێنم 83 لێ دەردەکەم، 12 سەی لێ بڕوا یەکسانە بە 9 و نۆیەکەی خوردم کردەوە بوو بە 8 8 لێ بڕوا 0، کەواتە پیتی ه یەکسانە بە 9. ئەگەر ساغی کەمەوە ئایا 9 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 83 دەبیتە 92؟ بەڵێ، کەواتە ه یەکسانە بە 9 شیکارە بۆ هاوکێشەکە. پرسیارەکەی پاشی ئەو بزانم چەندەمین پرسیارە 45 لێرە، پرسیاری ژمارە 5 چونکە من هەمویان ڕەنگە چانەکەم. 45 یەکسانە بە 36 کۆ پیتی ک لێرە لە لای چەپ ئەو 36 دەبی نەمینێ، چونکە ئەگەر بمەوێ ئاڵوگۆڕ دەکەم، بەڵام ئەوەی ڕاستی بی پێویست ناکە، چونکە 36 کۆیە دیارە لە پێشەکەی، بەڵام نەنووسرا، کەواتە هەردوو لای 36 لێ دەردەکەم دژە کۆکردنەوە، دژە کۆکردنەوەی کۆ 36 کەم 36 هەتا پیتی ک بە تەنیا بمینێتەوە، کەواتە 45 کەم 36 لێرە لەلایەکەی دیش 36 کەم 36. ئەوجا لە لای چەپ تەنیا ماوە ک، چونکە ئەو دوانە بوونە 0، لە لای ڕاست 5 6 لێ بڕوا نابی، 15 6 لێ بڕوا 9 و 3 لێ بڕوا 0، پیتی ک یەکسان بوو بە 9. ئایا ئەگەرە من 9 کۆ بکەمەوە لەگەڵ 36 دەبی بە 45؟ بەڵێ، دەکاتە 45، کەواتە پیتی ک یەکسانە بە 9 شیکارە بۆ پرسیارەکە، یان 9 شیکارە بۆ هاوکێشەکە. پرسیارەکەی پاشی ئەو 987 کامەیە؟ پرسیاری 6.
تەمەشای لای چەپ 16 دەبی لەوێ نەمینێ دژە کردارەکەی ئەنجام دەدەم کەم 16 چونکە 16 کۆی لە پێشە دەبی ئەمن کەمی دانێ ئەو کۆیە هیچ 16 نییە ئەوە هی پیتی نە کەواتە کەم 16 لە هەردوو لای ئەوجا لای ڕاست 7 شەشی لێ بڕوا 1 8 یەکی لێ بڕوا یەکی لێ کەمکەمەوە 7 نوێکەش دەمینێتەوە یەکسانە بە پیتی نە چونکە 16 و 16 بوونە 0 کو ساغ دەکەمەوە لە جیاتی پیتی نە دەنووسم 971 کۆی دەکەمەوە لەگەڵ 16 ئایا دەبیتە 987 بێگومان دەبی ببیتە 987 کەواتە لای ڕاست و لای چەپ یەکسانە کەواتە شیکارەکە ڕاستە. پرسیارەکەی پاشی ئەو دەخینمەوە باخەوانێک پرسیاری 7 باخەوانێک 13 نەمامی لە کۆی 30 نەمام چاند ئایا چەند نەمامی ماوە بۆ تەواوکردنی ئیشەکەی واتە ئەو باخەوانە پێویستە لەسەری 30 دانە نەمام بچینی بەڵام تەنیا 13 چاندیە ئایا چەندی مایە هەمووی سیە بەلایەک دەینووسم 13کەش دەنووسم لەگەڵ ئەو نەمامانەی کە ماون دەنووسم پیتی نە واتە 13 کۆ ئەوانەی کە ماون ئەوانەی کە چاندیتی و ئەوانەی کە ماینە یەکسان دەبی بە هەموو ئەو نەمامانەی کە هەیبوو کە دەکاتە 30 دانا کەواتە ئێستا ئەمن هەتا پیتی نە بە تەنیابی ئەو 13 دەبی لا بەم کەواتە هەردوو لە کەم 13 لای ڕاست 13 لێ بڕوا 10 لێ بڕوا 7 و 2 یەکی لێ بڕوا 1 لای چەپیش تەنیا پیتی کەواتە 17 مایە بیچینی نامان بچێنی 17 نەمامی مایە تەنیا 13 چاندیتی بەخۆشی سیە 17 مایە بێگومان ڕەنگە لە کاتی دروستکردنی هاوکێشە خوێندکار هەڵەی بکە ئەوەش زۆر ئاساییە هەڵەکردن هیچ کێشە نییە تەنیا ئەوە کێشەیە کە ئەگەر وەڵامەکەت بەدەست هات و تەمەشای وەڵامەکەت کرد و نەتزانی کە وەڵامەکەت هەڵەیە ئەو کێشەیە واتە ئەگەر بۆ وێنە لێرە نەتزانی با بگەڕێمەوە ئەگەر لە کاتی دانانی هاوکێشەکە لێرە نووسیت کەم 13 کەم نە بۆ وێنە پاشان دەچی هاوکێشەکەی شیکار دەکەی دەنووسی لەوێ ناوی بۆ وێنە ئەو هات نووسی بە هەردووچی لابم نووسیت پیتی نە لێرە کەم 13 بۆ وێنە ئەو هەڵەیەت کرد شیکار دەکەی کۆی دەکەیەوە 13 لە هەردوو لای کۆ 13 لای ڕاست دەبیتە 43 لای چەپ یەکسانە بە نە کەواتە پیتی نە یەکسانە بە 43 نەمامی مایە هێشتان نەی بۆ ناشتن بەخۆی هەمووی سی هەبوو کو 43 مایە دەبێ ئەو کات بزانێ هەڵام کردیا با بگەڕێمەوە ئەوها کەواتە هەڵەکردن هیچی کێشە نییە تەنیا لە کاتی هەبوونی وەڵام و نەزانم وەڵامەکەم هەڵەیە کێشەی گەورەیە ئێستا ڕاهێنانی ئازاد هەر هاوکێشەیەک دیسان شیکار بکە وەڵامەکە ساغ بکە وەکو دەبینن خوێندکاری ژیر پرسیارەکان هەمویان وەکو یەکن تەنیا ژمارەکان دەگۆڕێن هەمان ڕێسایە
پرسیاری ژمارە 8 پیتی ن کەم 36 یەکسانە بە 17 لێرە ئەمن ئەو کەم 36ەی دەبی نەمینێ لە تەنیشت پیتی ن واتە هەردوو لای کۆ دەکەمەوە لەگەڵ 36 لای ڕاست و لای چەپ لای ڕاست بووە تەنیا پیتی ن لای چەپیش 7 کۆ 6 یەکسانە بە 13 1 کۆ 4 یەکسانە بە 1 کۆ 3 یەکسانە بە 4 یەکیش 5 کەواتە پیتی ن یەکسانە بە 53 ئەگەر ساغی کەمەوە دەگەڕێمەوە لە جیاتی پیتی ن دەنووسم 53 ژمارەکانیش هەر وەکو خۆی دەنووسمەوە هەر وەکو خۆی ئەوجە لە خۆم دەپرسم ئایا لای چەپ و لای ڕاست وەکو یەکە بێگومان لای چەپ هیچ دەستکاری ناکەم هەر بەخۆی 17 لای ڕاست ئەمن ببورن چا دەکەم 13 شەشی لێ بڕوە یەکسانە بە 7 لێرە ما 4 سێی لێ بڕوە یەکسانە بە 1 لێرە بووە 17 لێرەش بەخۆم 17 هەیە کەواتە ڕاستە ئەو هاتەنیا ئەو شیکارەی بەدەستم هاتیە لە جیاتی پیتە نەزانراوەکەی دادەنێم و هەمیشە ئەنجامی لێکدانیان کۆکردنەوە لە ژێرەوە دەنووسم لە تەنیشتەکەی نانووسم چونکە تەنیشتەکەی هەر بەخۆی نووسرایە نابی دەستکاری تەنیشتەکان بکەم تەنیا ئەنجامەکە لە خوارێ دەنووسم لە ژێرەوە دەنووسم پرسیارەکەی پاشی ئەو چییە؟ پرسیاری نۆ م کەم 2854 م کەم 2854 دیسان لێرە 28م هەیە لە تەنیشت پیتە نەزانراوەکەی ئەو کەم 28 دەبی لێرە نەمینێ واتە دژە کردارەکەی ئەنجام دەدەم کۆ 28 لە هەردوو لای کۆ 28 لای چەپ لای ڕاست بووە چ تەنیا پیتی م چونکە ئەو دوو ژمارە لەگەڵ یەک بوونە 0 لای ڕاستیش کۆ دەکەمەوە 4 و 8 12 5 و 2 7 یەکیش 8 پیتی م یەکسانە بە 82 چونکە تەنیا 82 ئەگەر 28 لێ بڕوە دەمینێتەوە 54 پرسیارەکەی پاشی ئەو پیتی س کەم 1.5 یەکسانە بە 45 ئەو کەم 1.5 دەبی نەمینێ کەواتە کۆ 1.5 لە هەردوو لای پیتی س بە تەنیا ماوە لە لای ڕاست یەکسانە بە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە 5 و 5 10 1 و 4 5 یەکی 6 کەواتە پیتی س یەکسانە بە 6 تەواو ئەگەر 6 بینم لێرە 1.5 لێ دەرکەم بێگومان دەمینێتەوە 4.5 کە لە لای چەپیش 4.5 هەیە پرسیارەکەی پاشی ئەو پیتی کەم 4 و 1 یەکسانە بە 2 و 6 کەم 4 و 1ەکەی ئەمن دەبی لابەم لێرە کەواتە کۆ 4 و 1 لە هەردوو لای پیتی بە تەنیا ماوە یەکسانە بە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە 2 6 و 4 و 1 6 و 1 7 2 4 6 پیتی یەکسانە بە 6 فاریزە 7 چونکە ئەگە 6 فاریزە 7 بینم 4 فاریزە 1 لێ دەرکەم دەبی بمینێتەوە 2 فاریزە 6 بزانم وەیە یان نا 4 فاریزە 1 6 و 2 ڕاستە پرسیارەکەی پاشی ئەو بزام کامەیە ئەو پرسیارەیە پرسیاری 12ەیە پیتی کەم 5 و 1 یەکسانە بە 23 کەم 5 و 1 واتە کۆ 5 و 1 لە هەردوو لای زیاد کەم هەتا ئەو کەم 5 و 1 نەمینێ
23 دیسان 5 و 1 5 فاریزە 1 زیادی کام. لە لای ڕاست تەنیا پیتی ماوە ئەوانە بوونە 0 لە لای چەپ ئێستا بینم 23 کۆ بکەمەوە لەگەڵ 5 فاریزە 1 لێرە کۆکردنەوە کە ڕەنگە ئاسان نەبی ناچارمە من فاریزە و سفری دانێم لۆ ژمارە 23 ئەو جا 0 و 1 کۆ بکەمەوە یەکسانە بە 1 فاریزەی بینمە خوارێ 3 و 5 کۆ بکەمەوە یەکسانە بە 8 دوو لێرە 0 هیچ نییە دوی کۆ بکەمەوە لەگەڵ 0 یەکسانە بە 2 ژمارەکە بووە 28 فاریزە 1. ئایا ئەگەر 28 فاریزە 1 بینم 5 و 1 لێرە لێ دەرکەم دەمینێتەوە 23 یان نا بێگومان دەبی بمینێتەوە کەواتە ئەو هاوکێشە ئاسانانە پێویستیان بە ساختکردنەوە نییە ئەوەی ڕاستی بی هیچ پێویست نیست من تازە بە خۆم 23 کۆ کردەوە لەگەڵ 5 و 1 کەواتە 28 بەدەست هات ئەگەر 28 و 1 کۆ بکەمەوە لەگەڵ 5 و 1 دەبی 23 ئەگەر 28 و 1 کەم 5 و 1 بکەم دەبی 23 بەدەست بێگومان کەواتە 23 ئەگەر لێرە بنووسم فاریزە 0 لێرە 1 5 0 0 کەواتە ڕاستە. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری 23 دیارە ئەمن لێرە چیتکە پرسیارەکانم شی کار نەکردیە لێرە ئەوە دووە هەمین پرسیارە یەکسەر دێمە لای پرسیاری 23 پێویستە لە سەرهانی دووری 56 کیلۆمەتر ببڕی هانی دەیهەوێ 56 کیلۆمەتر بڕوە بۆ تەواوکردنی گەشتەکەی بۆ قوتابخانەکانی شارەکە تا ئێستا چەندی بڕیا تەنیا 18 بڕیا لە نیوەش کەمتر لە نیوەش کەمتری بڕیا ئایا چەندی مایە بێگومان ئەوەی کە مایتی دەبی 100% لە 18 زیاتر بی چونکە نیوەشی نەبڕیا چونکە هەمووی 56 کەواتە ئەمن لێرە هاوکێشەکی دەنووسم 56 دەبی یەکسان بی بە 18 لەگەڵ ئەو ماوەیە کە مایتی بزانە چەندە گەشتەکە لە زیاتی گەشت دەنووسم پیتی گ هەتا بمەوێ هەتا بتوانم پیتی گ بەتەنێ بمینێتەوە چونکە لێرە کۆ 18 کۆ مەبەستم کۆ لێرە هەیە ئەوەی ڕاستی بی لە کتێبەکەی ئاڵوگۆڕ دەکەن 18کەی دەینینە ئەولایە بەڵام هیچ پێویست ناکە ئەمن کەم 18 لە هەردوو لایدا دەنێم کەم 18 لێرەش ئەوە کۆ 18 ئەو جا لای ڕاست 16 هەشتی لێ بڕوا یەکسانە بە 8 لێرە ماوە 4 یەکی لێ بڕوا یەکسانە بە 3 لای چەپیش کۆ 18 کەم 18 0 تەنیا پیتی گئماوە واتە 38 کیلۆمەتری مایە هەتا گەشتەکەی تەواو بکە چونکە 38 و 18 یەکسانە بە 56 کەواتە بۆچی دەبینین زۆر ئاسانە بیرکردنەوە ئەگەر هەڵەش بکەم هاوکێشەکەی دروستکەم ئەگەر لێرە هەڵەی بکەم بێگومان ژمارە چیت بکەم بەدەست دێ 100% دیارە کە هەڵەم کردیە ڕەنگە ژمارەکەم بەدەست بێ گەورەتر بی لە 56 یان بچووکتر بی لە 18 کەوا یەکسەر دەبی بزانم ڕاست نییە چونکە دەبی 56 کیلۆمەتری ببڕی تەنیا 18 بڕیە کەواتە ژمارەک بی دەبی لە 18 گەورەتر بی لە 56 گچکە تربی 38 زۆر باشە لە تەنیشتی دەنووسم پیتی ک نەبوو پیتی گ ببورن کیلۆمەتر ماویەتی ببڕی چێ ماویەتی هانی پرسیاری 24 پەرتووکەکم هەیە یان پەرتووکێک هەیە سی کورتە چیرۆکی تێدایە دانا تەنیا 17 چیرۆکی خوێندەوە ئایا چەند مایە بخێنیتەوە هەمووی سیە 17 خوێندیتەوە لە نیوەی زیاتر خوێندیتەوە چونکە نیوەی سی 15 کەواتە ئەو ژمارەی کە بەدەستم دێ 100% دەبی لە سی گچکە تربی
دەبی لە 7 گچکەتر بی، دەبی لە 7 کەمتر بی، بەڵام کە کۆی بکەمەوە لەگەڵ 7 دەبی بکاتە 30. کاتە زۆر ئاسانە دروستکردنی ئەو جۆرە هاوکێشانە. 30 هەمووی 30 بەلایەکی دادەنێم، 7 بەلایەکی دادەنێم، کۆپیتی چ بۆ کورتە چیرۆک. ئێستا هەتا بمەوێ ئەو هاوکێشەی شیکار بکەم، چونکە کۆ 7 هەیە لێرە کۆیە نەنووسرایە، ئەمن کەم 7 لە هەردوو لای دادەنێم. لە لای ڕاست تەنیا لێدەرکردنەکەی ئەنجام دەدەم، لە لای چەپیش تەنیا پیتەکەی دەنووسمەوە. لە لای ڕاست 7 لێ بڕوا 3 و 2 1 لێ بڕوا 1 13 چیرۆکمایە بخێنیتەوە، چونکە 13 کۆ 7 یەکسانە بە 30. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. وابزانم ئەمن ئەو پرسیارانم هیچ چانە کردیە، یەکسەر هاتیمە لای بزانم چم چاکردێ لەوانە، باوەڕ ناکەم هیچ پرسیارەکەم چاکردبی. یەکسەر هاتیمە لای کێ، زانم کامە کێ ئەوەم چاکردێ، تەنیا پرسیاری سی. پرسیاری سی ئەوانەی دیش هەر وەکو پرسیاری سینە. لێرە لە لای ڕاستی ئەو هاوکێشەی دەبی ئەو کەم 63 نەمێنێ، کەواتە هەردوو لە ببورن. واتە هەردوو لە کۆ 63 کۆ 63 دیسان کۆ 63 ئەو دەزانم کۆیە، کۆیان دەکەمەوە. لە لای ڕاست کەم 63 کۆ 63 سفر تەنیا پیتی کمایەوە. لە لای چەپ دەبی ئەمن ئەو دوو ژمارانە کۆ بکەمەوە، 7 و 3 10 3 و 6 9 1 10 9 1 10 کەواتە پیتی یەکسانە بە 1000. ئەگەر 1000ش بینم 63 لێ دەرکەم 100 دەمێنێتەوە 937. چونکە 30 و 60 یەکسانە بە 90 3 و 7 یەکسانە بە 10 ئەوە 100 900شم هەیە ئەوە 1000. ئێستا بزانم چ پرسیاری دیم چاکردیە. پرسیارەشکەشم پرسیاری 32شم چاکردیە. پیتی س کۆ 841 یەکسانە بە 1000 ئایا پیتی س دەکاتە چەند؟ لێرە ئەمن کۆم هەیە، دژە کردارەکە کەمە، کەم 8 4 دیسان کەم 8 4 کەمکردنەوەیە. لە لای ڕاست ئەو دوژمارە دەبنە سفر، تەنیا پیتەکە دەمینێ یەکسانە بە، ئێستا دەبی 1000 بینم 841 لێ دەرکەم 10 1 لێ بڕوا یەکسانە بە 9 ئەو سفرەکەی دووەم بوو بە 9 9 کەم 4 یەکسانە بە 5 سفرەکەی دیش هەر بوو بە 9 9 کەم 8 یەکسانە بە 1 یەکەکەش ئەو یەکە بوو بە 0 چونکە یەکەکەم خورد کردەوە بوو بە 0. کەواتە 109 پیتی یەکسانە بە 109. ئایا 109 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 841 دەکا 1000؟ با بزانم دەکا 1000 یان ناکا 1000. 841 کۆی دەکەمەوە ئێستا 9 0 دا ببورن 0 1 5 و 4 9 1 10 1 و 8 9 1 10 کەواتە ڕاستە. پرسیارەکەی پاشی ئەو 65 و پیتی س کامەیە؟
وابزانم یەکسەر ئەوجا هاتمە لای پرسیاری 37. پرسیاری 37 وابزانم 37 بەڵێ 37 پرسیاری 37 پرسیارەکانی دی ئەمنشی کار نەکردیا چونکە هەز دەکەم هەمان شتە بۆ وێنە لێرە هەتا شیکاریکەم پیتی دەکات چەند پیتی یەکسانە بە 105 کەم 60 لێرە پیتی دەکات چەند پیتی یەکسان دەبی بە 125 کۆ 16 کۆی بکەوە لێرە پیتی یەکسانە بە 1841 ئەو دوانە کۆ دەکەمەوە ببورن پیتی یەکسانە بە 1000 کەم 841 1000 کەم 800 ئەوەم چاکرد 32 چاکردیە پیتی ئەو پیتە یەکسانە بە 902 کەم 63 بۆ وێنە ئەو پیتە یەکسانە بە 12 کەم 453 و هەتا دوایی ئێستا بێمە لای پرسیاری 37 دوای ئەوەی سەرهەنگ 65,000 دیناری خستە سەر لە ئەژمێرە بانکیەکەی خۆی داینە واتە بانکەچی هەیە و ژمارەی بانکەچی هەیە دەچی پارەی دادەنێ 65,000 دانا سەرهەنگ 65,000 دانا ئەوجا ئەو پارەی کە لە ناو بانکی هەیبوو هەمووی مایەکەی تەمەشای کرد بووە 315,000 دینار ئێستا هاوکەشەک بنووسە شیکاری بکە لۆ ئەوەی مایەی سەرهەنگ ببینیەوە پێش ئەوەی 65,000ەکەی دانێ واتە پێشتر چەندی هەبوو پێشی ئەوەی پێش دوادانانی واتە پاش ئەوەی کە 65 دانا ئەو جا بووە 315,000 بێگومان 65ەکە لەگەڵ چەندیشی بەخۆی هەیبووە لە ناو بانکەکەی لە ناو ئەکاونتی بانکەکەی چەندی هەبووە لەگەڵ 65 ئەو جا دەبیتە 315 کەواتە ئەمن هەتا بزانم پیتی یەکسانە بە چەند لێرە کۆ 65 لە هەردوو لای 65 دەردەکەم 65 کەم 65 کەم 65 کۆ 65 کەم 65 سفر تەنیا پیتەکە مایەوە لێرە ئێستا لێ دەرکردنەکەی دەکەم 5 لێ بڕوە یەکسانە بە سفر 1 لێ بڕوە ناوی سەیەکە خورد دەکرێتەوە یەکەکە دەبیتە 11 6 لێ بڕوە 5 سەیەکە بوو بە 2 دووەکە 2 لێرە هەر سفرە دووەکە دێتە خوارێ کەواتە 250,000 دیناری هەبووە ئەوجە 65شی لەوێ دانایە کە کۆیان دەکەمەوە دەبی ببیتە 315 کەواتە ڕاستە ئەوەش ساختکردنەوەکەیە دوا هەمین پرسیار شاخەوان 48 مێرووی کۆ کردەوە شاخەوان لە دەرسی زانست پێویستی پێ بووە بچی مێرووی کۆکاتەوە بۆ پرۆژەکەی لەوانەی زانست و پاشی ئەوەی کە 48 مێرووی کۆ کردەوە سەرنجیدا کە 13 مێرووی زیاتر کۆ کردیتەوە لە کەمالی هاوڕێی کەواتە دوو کەسن شاخەوان و کەمال دەچن مێرووی کۆ دەکەنەوە شاخەوان زیاتری کۆ کردیتەوە بە 13 دانا مێرووی زیاتر لە کەمال کۆ کردیتەوە هاو کێشەیەکیش بنووسە و شیکاری بکە بزانە کەمال چەند مێرووی کۆ کردیتەوە زۆر ئاسانە لێرە ئەمن دەتوانم بە 3 جۆر هاوکێشەکەی بنووسم مێرووەکانی کەمال بە تەنێ بنووسم کە 48 دانەیە
مێرووەکانی کەمالیش چونکە نازانم دەنووسم کەمال ئەگەر کەمال سێزدەی هەبا زیاتر ئەو زەدەی کرد وەکو شاخەوان واتە ژمارەکانی کەمال هەمیشە دەبی کەمتربی لە ژمارەکانی شاخەوان بە سێزدەدانە دەتوانم ئەوها بنووسم یان دەتوانم بنووسم مێرووەکانی کەمال یەکسانە بە مێرووەکانی شاخەوان سێزدەشیان لێ بڕوا زیاترەواتە پێویستی پێ نییە بەو سێزدەیە یان دەنووسم ئەگەر شاخەوان مێرووەکانی خۆی کەم مێرووەکانی کەمال کرد دەبینی سێزدەدانەیە کەواتە بە سێ جۆر دەتوانم بنووسم. ئەو جەگە شیکار بکەم کو شیکار دەکەم هەز دەکەم ئەوە لە هەمویان ئاسانترە لۆ شیکارکردن یەکسەر لێدەرکردنەکەی دەکەم هاوکێشەکە لە ئێستاوە پیتی بە تەنایە لەلایەکی کەواتە ئەمن ئەو هاوکێشەی دەینم یەکسەر دەزانم کەمال چەند مێرووی هەیە پیتی یەکسانە بە 48 سێزدەی لێ بڕوا 8 سێ لێ بڕوا 5 چاریەکی لێ بڕوا سێ کەواتە کەمال 35 دانەی هەبووە مێرووی هەبووە شاخەوانیش کە دەژمێری هی خۆی 48 دەبینی جیاوازیەکە سێزدەدانەیە ئەگەر نەزانی خوێندکاریژیر هیچ نەبی بنووسە کەمال شاخەوان بۆ وێنە 48 لێرە کەمال نازانم پیتی بەڵام ئەگەر بمەوێ لێرە هاوکێشەیەک بنووسم چونکە دەزانم کەمال کەمتری هەیەواتە کەمال ئەگەر سێزدە مێرووشی هەبا زیاتر ئەو زەدەی کرد وەکو شاخەوان یان ئەگەر ئەو هام نەنووسی دەنووسم ئەگەر شاخەوان سێزدە مێرووی لابرد ئەو زەدەکا وەکو کەمال کەواتە بە هەر جۆرەك بمەوێ دەتوانم بە ئاسانی هاوکێشەکەی خۆم بنووسم بە مەرجەک لە پرسیارەکەی تێبگەم و تێگەیشتن لە پرسیار زۆر جار لەبەر ئەوەی نییە کە خوێندکار تێناگا لەبەر ئەوەیە ڕەنگە دەقەکە بەڕوونی نەنووسرابی کەواتە باش نووسینی دەقی ئەو جۆرە پرسیارانە زۆر یارمەتی خوێندکار دەدەن لۆ نووسینی هاوکێشەیەکی ڕاست و دروست بەڵام خوێندنەوەی پرسیار 2-3 جاریش زۆر باشە هەر یەکسەر هاوکێشەکەی مەنووسە پرسیارەکە 2-3 جار بخینەوە بە دەنگەکی بەرز ئەگەر بێگومان دەرفەت هەبوو ئەگەر تاقیکردنەوە بووەوە ناتوانی لێرە دێمە کۆتایی لاپەڕا 8 و دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی